بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، يشتنا آياتك لآيات كانت لسورة بقرة 109. خواهي پروردگار فرمي: أعوذ بالله من الشيطان الرجيم. ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره إن الله على كل شيء قدير. أما يتا هو كاركي دابزيني وسد بغمر إخوة صلى الله عليه وسلم دوكس بناوي كري أخطب وأبو ياسري كري أخطب. أم دووکەسە خراپترین و حەسوودترین کەس بوون، حەسوودیان ئەبرد بە موسڵمانان، بە تایبەتی بە هۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چونکە پێغەمبەر لەوان نەبوو، چونکە یەهودیەکان واوەتەما بوون کە پێغەمبەر لەوان بێ. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرچوو زانیان پێغەمبەرە، حەسوودیان برد بە بنەماڵەکەی، بە ئیمانداران، بە موسڵمانان. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوان نەبوو. ئەمان هەستان چیان کرد؟ خەڵکیان پاشگەز ئەکردەوە لە ئیسلام لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆی ئەم ئایەتەش دەربارەی ئەوان دابەزی، بە تایبەتی ئەو دوانەی کە ناومان هێنا، کوڕی ئەخطەب، ئەبوو یاسری کوڕی ئەخطەب. ئەم دوانە هەردووکیان جوولەکە بوون، حەسوودترین کەس بوون لەو کاتەدا. ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا. زۆر لەو خاوەن کتابانە واتە خەزی یەهوودە ئاوەخوازن کە بگەڕێنەوە لە ئیسلامەتی، بگەڕێنەوە یعنی بەرەو كفر ضلالات، خلق پاشگەز کەرە. حەسەدا من عند أنفسهم، لەبەر ئەمەی هۆکارەکە، لەبەر حەسوودی، چونکە ئینسانی حەسوود چاوی بەشتی خەیرە هەڵنایە. هەر کەسێ حەسوود بێ چاوی بەشتی چاکە و باشە هەڵنایە. ئەمە عادەتی ئینسانی حەسوودە. من بعد ما تبين لهم الحق، باش ئەوەی کە زانیان دڵنیا بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر حەق هاتوو، قورئانش هاتووە. ئیتر ئەمان دەستیان کردە دژایەتیکردنی پێغەمبەری خوا، ئیسلام صلی الله علیه وسلم. ئەمجا پاشەوە خوای پەروەردگار فەرمێ: فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره. واتە ئەی باوەڕداران، ئەی موسڵمانان، ئەوانە خراپەکارن، ئێوە خۆتان مەکەن هاوڕێی ئەو خراپەکارانە، وازیان لێبێنێ. ئینسانی حەسوود وازی لێبێنێ باشە، لەگەڵیان نەڕۆی، لەگەڵیان باش نەبیت، لەگەڵیان نەبیت باشە، چونکە ئینسانی حەسوود قەت چاک نابێت. حەسادەتێکا لە دڵیا، بە زبانش چاک بێ، دڵی پڕی بەڵق و چینە و حەسوودیە. هەرچی کاتێ ڕێکەوێ، ئەگەر لە بەرامبەرتش هیچ نەڵێ، لە پاشملە هەر بە خراپە باس دەکات. صفەتی حەسوود وایە. بۆیە پەروەردگارە فەرمێ: وازیان لێبێنن ئەی ئیماندار، ئین الله على كل شيء قدير. بێگومان خوای پەروەردگار باڵادەستە لەسەر هەموو شتەکە، و هەموو شتەکانش بە جوانی دەبینێ و قودرەتی هەیە بەسەر هەموو شتەکاندا. کەواتە ئەم ئایەتە سەبەبی هۆکاری لەسەر ئەم دوو پیاوە، ئەم دوو پیاوەش صفەتێکیان هەڵدردووە لەسەر صفەتی حەسوودی. واتە هەر کەسی حەسوود بێ، ئەم ئایەتە توانی لەسەری تەنفیزکەی، بە تایبەتی دژی ئیسلام و دژی موسڵمانان. وەچینە سەر ئایەتی 113 بەقەرە: وقالت اليهود ليست النصارى على شيء وقالت النصارى ليست اليهود على وقالت اليهود ليست النصارى على شيء وقالت النصارى ليست اليهود على شيء وهم يتلون الكتاب كذلك قال الذين لا يعلمون مثل قولهم
فالله يحكم بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. هۆی دابەزینی ئەم ئاەتە پیرۆزە لەو کاتا بوو وەفدی نەجڕان، وەفدێک لە گاورەکان هاتن بۆ خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. زانەکانیان تا گەورەکانیان جوولەکەکان ناکۆکی کەوتە نێوانیان، یەهودیەکان لەگەڵ نەسرانیەکان ناکۆکی کەوتە نێوان هەردووکیان، قسەیان کرد بە یەکتری، ئەمە هاتوون بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەر گەورەکانیان بە یەکتری قسەیان کرد. خوای پەروەردگارش لە قورئانە تۆماری کردووە. ئەمجا جوولەکەکان بە گەورەکانیان ئەوت ئێوە لەسەر هیچ دینێک نین. وقالت اليهود ليست النصارى على شيء، يعني لەسەر هیچ دینێک نین. وقالت النصارى ئەوانش ئەیان چی؟ ليس اليهود على شيء، لەسەر هیچ دینێک نین. يعني تهمان أبخشاوە ئەم بە ئەو ئەوش بە ئەو ئەیتو لەسەر هیچ دینێک نیت، ئەو شەریتو لەسەر هیچ دینێک نیت، بەڵکو هەردوویانش خوای پەروەردگار بە درۆیان خەنەوە، بە درۆ ئێخاتەوە پەروەردگار، چونکە هەردوویان خاوەن کتابن، چۆن لەسەر هیچ دینێک نیت؟ ئەو کتابانەی کە خوای پەروەردگار ناگوێت کە ئیمانیانش نەبوو، گاورەکان باوەڕیان بە موسا نەبوو عەلەیهی سەلام و بە تەوراتش نەبوو، جا مشتومڕیانە کرد لەگەڵ یەکدا، ئەوانش هاتەوە کەواتە هەردووکیان ئەیان ئەویست یەکتری بە درۆ بخەنەوە بوو لە ڕووجەنابتان. كذلك وهم يتلون الكتاب كذلك قال الذين لا يعلمون مثل قولهم. ئەوانش ئەوە دەزانن کە قەزدی مەبەستی بتپەرستەکانە، بتپەرستەکانیان زانیە گیان کتابیان بۆ هاتووە، بەڵام ئەوان دژایەتی یەکتریان کرد. فالله يحكم بينهم يوم القيامة، خوای پەروەردگار لە ڕۆژ قیامەتە دادگایی دەکا لە نێوانی ئەمانەدا فيما كانوا فيه يختلفون، لەسەر ئەوەی کە مشتومڕیان کردووە. کەواتە لەسەر ئەو مشتومڕانە جیاوازیە کە هەردووکیان ئەوەیە پەروەردگار باستی هەردوویانی کردووە، یعنی چەندێک خراپ بوون، تەماشاش قەت چاک نەبوون ئەمانە، چونکە ئێستاش ببینە لە وڵات لەم دنیایە، ئەم دنیایە بۆ ئیسراحەت ناکات، قەت ئیسراحەت ناکات، قەت وا مەزانە کە یەهود هەتا باڵا دەست بێ هیچ کەسی ئیسراحەت ناکات لەژێر دەستە، ئیلا مەگەر ڕێچەکەی ئەو بگرێ هەنگاوێکش زۆرە، مسقالە زڕێک لە ڕێگای ئەولادە ئاوە کاتە ژێرێت، سقەی لەسەر ئەوان وانە، چونکە ئەوان لەگەڵ خۆیان ئاڕاستەکەن، چیجا لەگەڵ من و تۆی موسڵمانە، من و تۆی ئەهلی ئیسلام بەتەکید، چونکە ئەوان مەسلەحچین، هەرچی کاتێ مەسلەحەتیان لە شوێنێک بوو ئەوە دۆستێتی هەموو شتێکی مەسلەحەتی نەما ناناسێ. سێر دنیای ئەمڕۆ بکە، هەموو دنیای ئەمڕۆ سێرکە چی لێ هاتووە؟ کێی باتە ڕێوە ئەم دنیایە؟ ئەم دنیای کێی باتە ڕێوە؟ تۆ بڵێ موسڵمان نە، موسڵمان لە هەموو شوێنێ ژێردەستەیە، بکوژ و ببڕە، خەڵکی داما و خەڵکی ڕۆشن، بەڵام ئەوانەی کە لەسەرون هەموویان کە تەختیدی دنیا دەکێشن گشتی سێرکە یەهود و نەسارایە. ئەوان وا دەزانن ئەم دنیایە هەمووی ئەبێ بۆ خزمەتی ئەمان دروست کراوە، ئەو خەڵکانش کە غەیری خۆیان بۆ مەسلحەتی ئەوان دروست کراوە. ئیتر ئەمە قاعیدەی لای ئەو، ئیتر ئیمڕۆ لەگەڵ منا باشە سبەی نییە لەگەڵ توا باشە، سبەی نییە لەگەڵ منا خراپە، بێ ئاوایە قاعیدەیان وەفایان بۆ کەس نییە، چونکە ئەوان بێوەفا بوون بەرامبەر بە پێغەمبەرەکانیان، بەرامبەر خواکەی خۆیان. ئەی چیجا چۆن وەفایە بێ بەرامبەر من و تۆی موسڵمان ئەمڕۆ؟ بەتەکید نابێت. ئەمە مشتومڕی یەهودیەکان و نەسڕاکان خوای پەروەردگار ئەمایەتی تۆمار کردووە، خوای گەورە ڕەحمەه و هیدایەت بکە و عاقبەت خێرمان بێت. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.